وەکەر ساڵێکی دیکە یەکی ئایار خۆپیشاندانێکی هێنایە سەر شەقام. ڕێکخەرانی خۆپیشاندانەکە ئەم ساڵ زەمینەیەکی باشتریان هەبوو چونکە نوێنەری پەرلەمان و حیزبە سیاسیەکان لە نێویاندا بوون. خەڵک بردومی بۆ ئیش کە کرێکار بووم بەیانی سعات 6 بەیانی بردومی هەتا سعات 7 ئێوارێکی پێکردم کە کرێکار ئەبێ 8 سعات کار بکە کە سعاتێکی لێ دەکەی بۆ ئیسراحەت، بەڵام لە هەمان کاتە هەر کرێ ڕۆژەکەیشی جاری وایە ناداتە. ئیسە بەهۆی ئەم قەیرانەی کە عێراق تێکەوتە کرێکار هەر تەواو لاواز و داما بووە. خۆپیشاندەران بە بیری حکوومەت یاریمی کوردستانیان هێنایەوە کە ئەم ساڵ بەهۆی قەیرانی داراییەوە ڕەوشی کرێکاران هێندەی دیکە نالەبار و دژوار بووە. ئەم یاداشتەمان هەیە لەم ناڕزایەتی دەربڕینەیە کە ئەمڕۆ دەرمان بڕیوە بەمبەستی ئەوەی کە حکوومەت ئاوڕێک لە چینی کرێکار باتەوە. لە ساڵانی ڕابردووشە چەندین یاداشت و ناڕزایەتیمان دەربڕی، بەڵام بەداخ و پەرلەمان و حکوومەت کەمتەرخە من بەرامبەر بە مافەکانی کرێکاران بەتایبەتی 5 حزب کە قۆرخی دەسەڵات و حکوومەتی کردووە. بەپێی ئەوامارانەی لە نێو خۆپیشاندانەکەدا خستیانە ڕوو کەمبوونەوەی کار بۆتە هۆی بێکاربوونی هەزاران کۆمپانیا و ناوەندی بازرگانی و پیشەسازی و بێکارمانەوەی نزیکەی 150,000 کرێکار و داخستنی 3,000 کارگە لە کۆی 5,180 کارگە، کەمبوونەوەی کرێ ڕۆژانی کرێکاران و مایە پوچبوونی 250 خاوەنکار. ئەم یاداشەش ئەین بە ڕەفیقەکانمان ئەین بە خۆمان لە پەرلەمانی کوردستان ئەبین بۆ ئەوێ ئیشی جدی ئەەکەین بۆی لە ماوەی ئەم خولی چوارەمەیە قانونێکی شایستەی بە کرێکارانی کوردستان ئینشاڵڵا ئەوە دەست بەسەر بێت. بەپێی ئاماری سەندیکای کرێکارانی بیناسازی کوردستان لقی سلەیمانی لە ماوەی 3 مانگی ڕابردوودا 7 کرێکار لە کاتی کاردا بەهۆی نەبوونی سەلامەتی کار گیانیان لەدەستداوە و لە ساڵی 2014دا 45 کرێکار گیانیان لەدەستداوە. ئەوە بە بەراورد بە ساڵی 2013 کەمترە کە ڕێژەکەی 150 کرێکار بووە. تا دێت بینا و باڵەخانی نوێ لەسەر دەستی کرێکار بەرز دەبێتەوە، بەڵام هێشتا سەلامەتی کار بەدڵی ئەوان نییە. ئەوانش کە ئەو مەراسیمیان بەڕێوەبرد داوا لە حکوومەت و پەرلەمان و بازرگانەکان دەکەن کە هەوڵ بۆ باشبوونی بارودۆخی چینی کرێکار بدەن. ڕۆژانە بۆ بەکەڕ ڕوودا.